الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. برا خشكاني مسلمان، السلام عليكم ورحمة الله وبركاته. أم القيمان يرى القيدوم لتوري سيام بشيوي پسند پێکەوە مامەڵەکردن لە کۆی بابەتەکە ئاڵقەی چواردەیەمە. ناونیشانێک ئەم ئاڵقەیەمان بەم شێوەیە: گونجاوی و کرانەوە و ئەرێنیبوون و قسەی خۆش و ڕوویگەش. ئەمانە کۆمەڵێک مفرەدەن کە هەر کامێکی هەر مفرەدەیەک لەوانە، هەر بێژەیەک لەوانە ئاماژە دەکات بۆ ڕەوشتێکی بەرز و جوان و ئاکارێکی پەسەند. چونکە ناونیشانی ئەم تەوەرە بریتێ لە بە شێوەی پەسەند پێکەوە مامەڵەکردن. کەی دەتوانین بە شێوەی پەسەند پێکەوە مامەڵە بکەین؟ بە تەئکید کە خاوەنی ئەو سیفەتانە بین. گونجاوی و کرانەوە، هەروەها ئەرێنیبوون و قسە خۆشی و ڕووگەشی پێکەوە. مسلمان وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کردووە و پێشانی داوین، ئامۆژگاری کردوین و لە پێش پێغەمبەری خوادا عليه الصلاة والسلام خوا سبحانه وتعالى مسلمان هەمیشە گونجاوە، تەبایە، ڕێکە لەگەڵ دەوروبەریدا. خوا سبحانه وتعالى فەرمانی پێکردوین بە قسەی چاک، دەفەرمی وەقولوا للناس حسنا. کام قسەی چاک ئەوە بۆ خەڵک بکەن. هەروەها فەرمانی پێکردوین بە کردەوەی چاک، وأحسنوا إن الله يحب المحسنين. چاکە بکەن، خوا چاکەکارانی خۆش دەوێت. پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ المؤمن مؤلف ولا خير في من لا يألف ولا يؤلف. أما أحمد و حاكم و بيهقي و شعيب الأرناؤوط سندەکەی بە حەسەن داناوە، بە چاک داناوە. پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام بڕوادار گونجێنەرە و کەسێک نەتوانێ نە بگونجێ، نە خەڵک لەگەڵ خۆی بگونجێنێ، نە لەگەڵ خەڵکدا بگونجێ، هیچ خێری پێوە نییە. مسلمان نابێ بەردی خڕ بێ، مسلمان نابێ وابێ کە لەگەڵ دەوروبەری و لەگەڵ خەڵکدا نەگونجێ. بە زۆری وایە کە مرۆڤ نەگونجاو دەبێ لەبەر کۆمەڵێک عەیب و کەم و کوڕی دەرونیە. خۆی زۆر پێچاکە، پێی وایە ئەو خەڵکەی دەوروبەری لە خوار ئەوەوەن کە مامەڵەیان لەگەڵدا بکە، یاخود ڕەوشت و ڕەفتاری خۆی هێندە چاک نەکردووە کە لەگەڵ خەڵکدا بگونجێ، دەترسێ لەگەڵیاندا تێک بگیرێ. جاخۆ چه عیبێکی دەرونی بێ، چه عیب و کەم و کوڕێکی ڕواڵەتی بێ، هەردووشی هەر نوقسانیە. مسلمان نابێ وابێ. پێغەمبەر عليه الصلاة والسلام زانین چۆنمان ڕێنمایی دەکات، دەفەرمێ ئەلا ئوخبیڕکم بمن يحرم على النار أو من تحرم النار عليه تحرم على كل قريب هين لين. أما الترمذي وطبراني وابن حبان هێناوی أنا وألبانيش بصحيح داناوە. پێغەمبەر عليه الصلاة والسلام ڕووی کردوتە هاوڵانی بەڕێزی، پێی فەرموون هەواڵتان پێ بدەم کێ قەدەغەیە لە ئاگری دۆزەخ، یاخود کێ ئاگری دۆزەخی لەسەر قەدەغەیە؟ هەر یەکە. ئاگری دۆزەخ قەدەغەیە لەسەر هەر کەسێکی نزیکی ئاسانی نەرم. نزیک، ئاسان، نەرم، یعنی لە خەڵک نزیک بێ، دوور نەبێ، ئاسان بێ و بە زەحمت و شڕ و دوڕ و ئاڵۆز و بڵۆز نەبێ، نەرمونیان بێ و زبر و ڕق و تند نەبێ. ئەمە کە پێغەمبەر عليه الصلاة والسلام دەیفەرمێ، بە تاکید هەر لە ئاەتەکانی خوای پەروەردگاری وەرگرتووە کە خوا سبحانه وتعالى دەفەرمێ أذلة على المؤمنين أعزة على الكافرين. ئەوانەی خوا خۆشی دەوێن و خۆیان خۆش دەوێ، لەسەر بڕواداران میهرەبانن، ملکەچن، بەڵام لە بەرامبەر کافراندا لە حاڵەتی ڕوبەڕووبوونەوەدا تند و سەختن. هەروەها لە سوورەتی محەممەددا دەفەرمێ أشداء على الكفار الرحماء بينهم. لسر كافران سخت تندن لكالت ربا ربونو برنگاري دا، بلام
لە بینی خواندا بەڕەحم و بەزەین میهرەبانن نەکەر ئەوەندە بەڵکو خوا سبحانه وتعالى بپێغەمبەری خاتەمی فەرمووە صلى الله عليه وسلم فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين لسورة آل عمران ئەوە بەڕاستی بۆ هەموو ئەوانەی کە ئامۆژگاری خەڵک دەکەن و دەیانەوێت خەڵک پەروەردە بکەن و تێبگەێنن زۆر جێی هەڵوەستەیە دەفەرمێ بەهۆی بەزەی خواوە ئەی محەممەد صلى الله عليه وسلم ئەتۆ بۆ هاوڵانت نەرم بووی فبما رحمة من الله لنت لهم ئەتۆ بۆیان نەرم بووی لەگەڵیان میهرەبانی لێبوردەی ولو كنت فظا غليظ القلب ئەگەر فظ بای فظ يعني قسەڕق غليظ القلب ئاتە دڵزبر لە زیاتی دڵ نەربی دڵت زبر بوو ڕەخم سەخت بێ لانفضوا من حولك لە دەورت دەپڕژان ئینفیضاض بریتێ لەوەی شتێک بە توندی بپشڕێ هەردەنکەی بۆ لایەکی بچێ لانفضوا من حولك کەواتە وامە بەبۆیە دەفەرمێ فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر لە حەقی خۆت چاوپۆشیان لێ بکە لە حەقی خوا داوای لێبردنیان بۆ بکە و ڕاوێژیشیان پێ بکە بۆ دەفەرمی ڕاوێژیان پێ بکە چونکە جەنگی ئوحود بەهۆی ڕاوێژکردنی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام و بە قسەی زۆری نەکردن جەنگەکە دۆڕا هۆکارە سەرەکیەکەی ئەوە بوو کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕاوێژی بە هاوڵانی کرد پێشێ زۆربەیان گوتیان گەنجەکان و خوێنگەرمەکان گوتیان با بچینە دەر دوژمن نێتە سەرمان لە نێو شاردا وایان بچینە دەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕای وابوو نەچنە دەر فەرمی ئەگەر لە نێو شاردا بین دیوارەکان و قەڵاکانیش لەگەڵماندا بەرهەڵستی دەکەن بەرەنگاری دەکەن منداڵ و ژنی دەتوانن هاوکارمان بن بەڵام کە بۆیان بچینە دەر هەر خۆمان دەبین دوایەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم تەماشایەکە زۆرینە ڕایان وایە هەرچەند بۆ خۆی ڕای نەبوو بە قسەی زۆرینەی کرد دوایی گەنجەکان هاتنەوە گوتیان لعل نستەکڕهناکە ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆرمان لە تۆ کرد ئەگەر نا تۆ ڕاتوانە بوو ئەویش خۆی پێچابەوە فەرمی ما كان لنبي إذا لبس لأمة الحرب أن ينزعها حتى يحكم الله بينه وبين عدوه هیچ پێغەمبەر صلی الله علیه و سلم کە زەنجی پۆشاکی زەنجی پۆشی نابێت دای بنێ هەتا خوا لە نێوانی ئەو دوژمنەکەیدا دادوەری نەکا ناکرێت تازە هەر ڕۆژە ڕایەک بێنین و ڕایەک لابەرین جا بۆی خوا سبحانه وتعالى بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام وشاورهم في الأمر ڕاوێژیان پێ بکە نەچی بۆ هۆی ئەوە کە ڕاوێژت پێکردوون و زۆرینە ڕایەکیان بۆ نەیان پێکاوە هەرچەندە جەنگەکە بەهۆی ئەوە شەو نەدۆڕا بەهۆی ئەوە کە دوایی ئەوانەی لەسەر گردۆلکەی تیر هاوێژان بوون جەبەل الڕومات کە فەرمانی پێغەمبەریان صلی الله علیه و سلم بەهۆی ئەوە جەنگەکەیان دۆڕان بەڵام خوا دەرسێک دەداتە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ڕاوێژیان پێ بکە فإذا عزمت فتوكل على الله ئەگەر ڕاوێژت پێکردن دوایی بڕیارت دا لەبەر ڕۆشنایی و ڕاوێژکردندا پشت بەخوا ببەستە و بڕیارەکە جێبەجێکە من لێرەوە ئامۆژگاری هەموو لایەک دەکەم هەتا بۆمان دەکرێت با پێکەوە ڕووخۆش بین قسە خۆش بین ئەڵبەتە پێشتر باسی سینە سافی و دڵ سافی و بێغەرەزی و دڵ ساغ و سەلیمیم کرد بەڵام ئەوەندە بەس نییە دەبێت ڕووشت خۆش بێت دەم بە زەردەخە نەبی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ تەبەسسومک فی وجه ئەخیک صەدەقە ئەمە ئیبن حیبان هێناوێتی وە صەحیحە واتە زەردەخەنەت لە ڕووی برای مسڵمانتدا خێر و چاکەیە پاداشتی هەیە هەڵبەتە لە ڕووی خوشی مسڵمانیشدا هەروە لە شوێنی خۆیدا و بە مەرجی خۆیەوە و ئافرەتانیش پێکەوە دەبێ هەروە بن هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ الکەلیمەۃ الطەیبەۃ صەدەقە ئەمە بوخاری و مسلیم هێناویانە قسەیەکی باش خێر و چاکەیە پاداشتی هەیە قسەی باش دیارە بەپێی ئەو ڕەوت و ژینگە و شوێنانە باشیەکەی دەردەکەوێت کە دەبێت سەرنجدا بۆ وێنە ئەتۆ لە کۆڕ و مەجلیسێکدا دانیشتووی یەکێک هەر باسی ڕەشبینی دەکا یەکێک هەر باسی ئەوە دەکا کە ئێمە هیچمان پێ ناکرێ و خەڵکی خراپ زۆرە و حاڵی وا و حسابی وا دەکا کە وا وەزعکە وێ نابکە لە بن درەختێک یەک گەڵای پێوە نییە لە حاڵی وادا تۆ دوو قسەی چاک بکە دوو قسەی وا کە وەرۆ بەر خەڵک بنێتەوە چکەوە خەریکە بۆ قسانە دەیان ڕوخێنێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من قال هەلەکە الناس فهو ئەهلەکەهم هەر کەسێک بڵێ
خەڵک فەوتاون ئەو فەوتاندونی بەو قسانە خەڵک دەفەوتی بە قسەی ڕەشبینی ئەتو بێنە چوار قسەی وا بکە ورۆ بەر خەڵک بێتەوە ئەوە ئەلکەلیمەت الطەیبەیە لەو حاڵ و مەقامەدا یا کەسێک بەناحەق باسی کەسێک دەکا زەمی دەکا ئەتۆش دەزانی زوڵمە و ستەمە خۆت مەکە کڕی شەربەت دۆش دامەمێنە و دەنگ بێ بەڵام بە شێوازیشی جوان بڵێ کاکەجان ئەوێ تۆ دەڵێ وانە ئەمە ناگادارم ئاوا یان باشەوە گریمان ئەو کەم و کوڕیانە تۆ دەڵێ تێیدا بوون بەڵام کاکە ها ئەو هەموو چاکانەشی هەن جا تۆ بۆچی بۆی مێشە ڕەشە هەر بە خاڵە ڕەشەکانە و دەنیشی ئەی بۆ هەنگ نابی هەنگ دەچێ شیلەی گوڵان دەمژێ و هەنگوێنیە دروست دەکا بەڵام مێشە ڕەشە بە خاڵی ڕەش و پیسەوە دەنیشێ و میکرۆب و ڤایرۆس بڵاو دەکات و نەخۆشی و دەرد بڵاو دەکاتەوە ئەتۆ بۆچی عادەتی مێشە ڕەشەت هەیە بۆچی عادەتی هەنگت نییە مەبەستمەوەی کە ئەم گونجاوی و کرانەوە و ئەرێنی بوون و قسەی خۆش و ڕووی خۆش و ئەوانە بە ڕەهایی بە مطلقی هاتوون بەڵام کە بمانەوێت دایان بەزێنینە سەر واقعێکی دیاریکراو دەبێ ورد سەرنج دەین جارێ وایە قسەیەک بۆ مەقامێک باشە بۆ مەقامێک بۆ شوێنێک بەڵام شەرت نییە بۆ هەموو شوێنێک باش بێ زۆر جار گوێم لە هەندێک لە مامۆستایان بۆ هەندێک فەرمایشتی پێغەمبەر دێنن صلى الله عليه وسلم کە پێغەمبەری خواوەکو چارەسەر و دەرمان بۆ هەندێک کەسی فەرموون ئەو دێنێ بە گشتی دەیانڵێ کە دوایی ڕەنگە لەگەڵ واقعی هەموو کەسدا ئەو فەرمایشتە ڕاست نێتەوە نەک لە بەرەوەی ڕاست نییە لە بەرەوەی ئەو مامۆستا نەیزانی و بەکاری بێنێ بۆ وێنە مامۆستایەک لە وتارێکدا دەڵێ کەسێک هاتەوە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گوتوێتی پێغەمبەری خوا ئامۆژگاری بکە ئەویش گوتوێتی لا تەغضب تووڕەمە بە ئەمنی ژۆ هەر پێتان دەڵێم سێ جاران گوتوێتی ئامۆژگاری بکە فەرموویەتی لا تەغضب میشۆ هەرواتان پێ دەڵێم ئەو قسەیە بەگشتی هەڵەیە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە کەسێکی دیاریکراوی فەرمووە کە دیارە ئەو کەسە تەنگە پرێسکە بووە کەم حەوسەلە بووە لە ئەنجامی زوو تووڕەبووندا تووشی غەڵەت و پەڵەت بووە ئەتۆ نابێ بێنی بیکەی بە یاسایەکی گشتی بۆ هەموو کەس یاخود ئیچی دیکە هاتووە بۆ خزمەتی گوتوێتی برایەکەم چی دەچێ ئەویش فەرموویەتی ئیسقیه عەسەلەن تا چوار جاران ئەتۆ ئایا هەر کەسێک هات بۆ لاتۆ کوتی برایەکەم یا خزمەکەم چی دەچێ دەڵێ هەنگوینی بدەیە بە تاکید غەڵەت دەردەچێ چونکە هەموو سکێشەیەک بە هەنگوین چارەسەر نابێت ئەگەر کەسێک ڕووخۆڵە کوێرەی بێ ئەگەر کەسێک سەرمای بوو بێ ئەگەر کەسێک دەردێکی دیکەی بێ بەهۆی نەخۆشیێکی دیکەوە سچی بێشێ ئەتۆ ناگونجێ بە هەمان بڵی هەنگوینی بدەیە بۆ وەڵا ئاخر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ کەسێک کە هاتووە داوای چارەسەری لێ کردووە بۆ سکێشە فەرموویەتی ئیسقیه عەسەلەن نا پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لێ کۆڵیوەتەوە هیچێک لە گرفتەکانی ئێمە ئەوەیە کە هێندێک لە دەقی سونەت دێنین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ مەقامێک بۆ حاڵێک بۆ کەسێکی تایبەت گوت و فەرموونی بەڵام تۆ دێنی دەیگشتێنی بەسەر حاڵەتەکاندا و دوای چەمک و واتاکەی غەڵەت دەردەچێ نەگرە لەبەرەوەی لە ذاتی خۆیدا غەڵەتە لەبەرەوەی کە تۆ بە غەڵەتت بەکار هێناوە کەواتە ئەمە وەکو باسم کرد چەند ڕەو شتێکی بەرز و جوانن کە پێویستە بیانکەینە بناغەی مامەڵە پێکەوەکردنمان ئەگەر بمانەوێ هەنگاو بنێین بەرەو دۆستایەتی و بەرەو هاوکاری و بەرەو دەستبار بۆ یەکدیگرتن و سەرنجام بەرەو ئەوەی کە ئەم کۆمەلگای خۆمان هەرچی زیاتر ڕوو پێوەرچەرخێنینەوە بەرەو شەریعەت و ڕووی پێوەرچەرخێنینەوە بەرەو پەسەندەکانی کە شەریعەت فەرمانیان پێدەکاو و بیجێڕینەوە لەو هەموو هەڵە و پەڵە و کەم و کوڕیانەی کە خەڵک بەدەستیان و گرفتار و گیرۆ دەبووە لە هەموو بوارەکانی ژیانیدا چ لە بواری فیکریدا چ لە بواری عەقیدەییدا خەڵک تووشی شیرک بووە تووشی بیدعەت و داهێنان بووە و لە پەرستشەکاندا و لە بواری هەڵس و کەوتەکاندا لە بواری کردن و فرۆشتندا لە بواری کار و کاسبیدا لە بواری مامەڵە بەیەکەوەکردندا لە بواری سیاسیدا لە زۆر بواردا خەڵکەکەمان گرفتار و گیرۆ دەبوو بە کۆمەڵێک عیب و نەخۆشی و کەم و کوڕیەوە ئەرچی سەرشانی ئێمەیە خۆمان و خەڵکەکە بێنینەوە بژێڕینەوە بۆ سایە و سێبەری شەریعەت بۆی هەم لە دنیادا سەربەرز بین ڕووسور بین و ڕوومان بێت لە قیامەت بڵێن ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمە ئومەتی تۆ بووین شوێنکەوتوی تۆ بووین
هەڵچکەوتمانەوەکو هی تۆ بوو و هەم لە دنیاشدا گومانی تێدانە ئەوانەی کە پابند دەبن بە شریعەتی خواوە و ڕازاوە دەبن بە ڕەوشتە جوانەکان و خۆ دوور دەگرن لە خوخدە و سیفەتە نزم و پەستەکان سەربەرز و بێمنەت دەبن و ئەوەی پاکە بێباکە و گومانی تێدانی ئینسان بەوەی بەندایەتی بۆ خواوە لە عیبداری لای خەڵکو لە گوناهباری لای خوا دوور و پارێزرا و سەلامەت دەبێت. لێرەدا دێنە کۆتایی ئەم ئاڵلقەی چواردەیە مەمان خوا بە لوتف و کەڕەمی خۆی بەو شێوەمان لێ بکا کە لا خۆی پەسەندە و لای پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.